بە پێو بەڵگەنامەی دەستێنارتی کەوتون بڕی 1,79,330 دۆلار لە داهاتی نەوتی یاریەم تەرخان کراوە بۆ خەرجیەکانی پرۆژەی ڕاوێژکاری قوتابخانەی نەتەوەی بەریتانی NSGI. ئەو بەڵگەنامانەی لە بەردەستی NRT-دان خەرجکردنی ئەو بڕەپارەیە بە نووسراوێک ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی یاریەم کراوە کە ئیمزای نێچیروان بارزانی سەرۆکی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی لەسەرە. بە پێی نووسراوەکە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو بڕەپارەیە لە داهاتی نەوت دەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی و دواتریش تەرخان دەکرێت بۆ خەرجەکانی پرۆژەی ڕاوێژکاری قوتابخانەی نەتەوەی بەریتانی NSGI. ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و گاز سەرۆکی حکومەت سەرۆکایەتی دەکات و هەرێک لە جێگری سەرۆکی حکومەتی هەرێم و وەزیری سامانە سروشتیەکان و دارایی و پلاندانان ئەندامن تێیدا. لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوودا بڕیاری خەرجکردنی ئەم بەڕەپارەی بۆ ئەو پرۆژەیە داوە. هەر بەپێی بەڵگەنامەکان پرۆژەکە تایبەتە بە بواری ڕاوێژکاری پشتیوانیکردن بۆ دروستکردنی توانای وەزیفەی گشتی لە ماڵپەڕی دەستگای NCGI نووسراوە. دەستگاکە بەشەکە لە دەستگاکانی بەریتانیا و لەگەڵ حکومەتی هەرێم کار دەکات بۆ باشترکردنی کواڵیەتی خزمەتگوزاری گشتی، واتە کاری سەرەکی دەستگاکە بۆ گەیاندنی خزمەتگوزاری گشتیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە شاری هەولێریش بارەگای هەیە. دەربارەی بوونی پرۆژەیەکی لەو شێوەیە لە شاری هەولێر NRT پرسیاری کرد لە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر، بەڵام ئەوان بێئاگایی خۆیان لە بوونی پرۆژەکە ڕاگەیاند و هەندێکشیان دەڵێن هەر نەیان بیستووە. NRT لە زنجیرەیەک راپۆرتدا و بە کۆمەڵێک بەڵگەنامە و داهاتی نەوت و چۆنێتی سەرفکردنی و دیارنەمانی بەشێک لەو داهاتانە بڵاو دەکاتەوە کە داهاتی شیرینی نەوت و گرێبەستێ نەوتیەکانە کە بڕەکەی بە 12 بۆ 15 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت. هونەرەحسان NRT.